راپۆرتەکەی ئێمە ئازادی ڕادەربڕین ڕاهەرێمی کوردستان لە ئێستادا ڕوبەڕووی پێشێلکاری زۆر دەبێتەوە بە یاسا و ڕێنمایی ناوەخۆیی ڕێگری لە ئازادی ڕادەربڕین و کاری ڕێکخراوەیی و مافی خۆپشاندان و ئازادی کاری سەندیکایی و یەکێتی و کۆمەڵەکان دەکرێتن و پێشێلکاری ڕوون و زەق بەهۆی جێبەجێ نەکردنی یاساکانی پەیوەست بە ئازادی ڕادەربڕین لای ئێمە تۆمار کراوە. جگە لە پێشێرکاری و ڕێگری یاسایی و جێبەجێ نەکردنی یاساکان وەکو خۆیان لە واقع و کاری ڕۆژانەدا ڕۆژنامەنووس تیرۆر دەکرێتن و تۆمەتباران بە ئاسانی لە سزا دەرباز دەبن. چەندین کەناڵی ئاسمانی دادەخرێن و چەندین ڕۆژنامەنووس دەخرێنە دەرەوەی شارەکانیان و بە زۆرەمرێ لە شوێنی نیشتە جێبوون و کاریان دەردەکرێن. هاوکات چەندین ڕۆژنامەنووس ڕوبەڕی لێدان و هەڕەشە و سوکایەتی و ڕێگری لە کاری ڕۆژنامەوانی و دەرکردن لە کارکردن بوونەتەوە. مافی پێدانی زانیاری بە ڕۆژنامەنووسان و هاوڵاتیان بەڕوونی پێشێل دەکرێت.